لە ڕاستیدا وێنەیەکی ڕوونیان نەبوو لەسەر کورد ئەمە نەکرد پێوەستە بە سەردەمی ئیسلام سەردەمی پێش ئیسلامیش یەکەم بڵاوبوونەوەی خەواریج لە کوردستان لە ڕێگەی ئاوارەیی و پەنادانەوە وەک داماڵینی مرۆڤ بوون لەوانەی کە دژ بە شیعە بوون هەر پەیوەست نییە بە کوردەوە تەبان ئەوەی کە ڕۆڵی دەبێت لە بە ملیکردنی ئیسلام لە زمینەی کوردیدا ڕاستیدا سۆفیگەری و سۆفیەکانن تۆ ناتوانانی زیاتی بکەی بەبێ ئەوەی بچتە سەر گۆڕی شێخعەتی و بەبێ لالش زیاتیدا نابەسرێت تەنانەت هەندێک لە شێوە و لە شکل و لە شێوازی سمێ سەرنجێکی جوانە خاڵی هاوبەشیان هەیە لە جوگرافیایکی کوردیان خاڵێکی هاوبەشیان هەیە کە تێکستەکانیان کوردین سەرنجاممان هەیە لێ مەساقی ڕەشمانێ ئەگەر شەرەفخانی بەدلیسی باسی 51 میرنشینی کوردی کرد بێ 48یان خۆیان بە ڕەچەڵی دەگەڕێنەوە سەر عەرەب خۆی کاکتۆن ئێوەن خەلدون قسەیەکی کاڵێ عشیرەت و قەبیلە دەوڵەتی میلەتانی بێداوڵەت مەولانە خالدی نەقشبەندی یەکێکە لە یەکەمین ئەو عەقیدە نامانەی کە بە کوردی نووسراوە بەڵێ سەلاحەدین بەو جۆرە ئەشعری بووە بەڵام لە هەمان کاتە کرانەوەی فیقهی زۆر گەورەی هەبووە لە ڕووی فیقە بەڕووی مالیکیەکان و بەڕووی حەنەفیەکان و حتا حەنبەلیەکانی لە سای سەلاحەدین لە مەسڕشیان لە مێژ نییە سەعیدی نوورەسیت هەبوو مستەفا زەڵمیت هەبوو چەندان زانای ترت هەبوو کە دەشێ ئەمانە بۆ خۆت با بڵین فۆرمە گشتەکەی زانابوونی ئەوان کۆپی بکەی بۆی بتوانین لە ئێستای خۆتدا بژی هەندێک شتی تر زاهری تری سلبی پێیابوون کە ئەویش بەریەکەوتنی مینبەر و بەریەکەوتنی سۆشیال میدیا و ئیتیهام بۆ گۆڕینەوەی ئیتیهامات و تەشەنوجی دینی یارسان لە ڕاستی دەوڵەمەندترین کولتوری زارەکیان هەیە بە بەراورد لەگەڵ با بڵێن بیر و باوەڕەکانی تر